پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە دوعاکانی کە دەیفەرموو پەنای دەگرت بە خوای پەروەردگار لە 5 شت. خوایە پەنام بدەی لە ئەم 5 شتە خراپە. یەکەم دەیفەرموو اللهم ئینی ئەعوذ بک من جاری السوء. خوای گەن پەنا دەگرم بە تۆ لە دراوسەی خراپ. دراوسەیەک کە خراپ بێت. ئێمە کاتێک کە مناڵ بووین، گەنج بووین، دایک و باوکمان، کەس و کارمان، خەڵکمان دەبیست بە تەمەنەکانی ئەو کاتە دەیانوت دراوسەی خراپ بێ زۆر خراپە. جاکە تۆ گەنجی یا مناڵی نازانی ئەڵێ با خراپە قیچێکە. بەڵام کاتێک کە بە چاوی خۆم دراوسێم بینی بە کلکی خاکەنات شەڕیان کردووە، ئافرەت بە چاوی خۆم چەند جار بینیمە ئافرەت بە کلکی خاکەناز ئەگەڵ دراوسەکەی هەردوویان کلکی خاکەنازە بێ شەڕیان پێ کردووە. یعنی ترەمە ئەو پەڕەکەیەتی. ئەو کاتێک تێگەشتم ئەوان کاتێک کە ترساون لە دراوسەی خراپ زۆر خراپە. ئێستشەکە کۆڵانێک کەسێک خراپێکی تیا بێ سوبحان الله ئەو کۆڵانە 50 ماڵە 100 ماڵە خانۆکانی مەرغوب نییە. پارە ناکات. کاڵێن فڵان کەس دراوسێتە ڕاکەن. جا پەنا بەخواوە لە دنیادا خەڵک لێی ڕاکە. لە قیامەتیش جێگایەکی خەتەری هەیە چونکە خراپە. لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئافرەتێک کرا، وتیان فڵان کەسە ئەم ئافرەتە شەو نوێژ دەکا، ڕۆژووی سونەت دەگرێ، خێر و سەدەقەی زۆر دەکات، بەس یەک سیفەتی خراپی تایە. یعنی ئافرەتێکە شەو نوێژی هەیە، ڕۆژووی سونەتی زۆرە، خێر و سەدەقەی زۆرە، چاکەی زۆرە، بەڵام بە زمانی ئازاری دراوسەکانی ئەدا. دراوسەکانی حەزیان پێی نییە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لا خەیرە فیها، هیچ خێرێک لەو ئافرەتانیە. نوێژەکات، شەو نوێژەکە، ڕۆژووی سونەت و فەرزەگرێ، خێر و سەدەقاکە و سەخیە، بەڵام فەرمی لا خەیرە فیها، هیچ خێرێک لەو ئافرەتان نییە، چونکە هیە من ئەهلی النار، ئەوە ئەهلی ئاگرە لەبەرەوە عەزێتی دراوسەکانی ئەدا. عەزێتی دراوسەکانی ئەدا دەبێتە ئینسانێکی پەنا بەخوا دۆزەخی، کەواتە ئەو کەسەی دراوسەی باش لێی ڕازی نەبێت ظاهیرەن خوا دەیخاتە ناو دۆزەخەوە ئەگەر عەزێتیان بدا و ئازاریان بدات. دراوسەی وایە گوێی بەوە نییە دراوسەکەی خەوتووە سەعات 2 شەوە، سەعات 5 بەیانیە، 6 بەیانیە، تەقەتەقەکە و گوێ پێ نییە. دەمڕاعاتی بکە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە پەنا دەگرم بە تۆ لە دراوسەی خراپ. تۆ لە خوا بترسە. هەیە کاکە چۆتە ناو شارەکانە و ناو شارەکانە 4-5 ئاژەڵی بەخێو دەکا و هەرچی دراوسەی هەمووی ئیزعاج کردووە. تۆ خێر لە تۆدا نییە، لەبەر خاتی تۆزێک بزنێ مەڕێک، لەبەر خاتری مانگایەک شتێک دراوسەکانت هەمووی ئیزعاج کردووە، هەمووی ڕێ لە دەشتاژی. لە خوا بترسە. ئەمە عوزر نییە. تۆ بڕۆ حەز لە حەیوانداری بڕۆ دەرەوە. پێویست ناکە دراوسێکان عەزێتکەی فەقیرن نەهاوین ئەوێنە بێرن دەرەوە لە دەرەوە بخەون لەبەردا دەرەوە دانیشن، چونکە ڕێگانی بۆن دێت. تۆ حەز لە بۆنەی خەڵک حەز لە بۆنە نییە. بۆیە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە دراوسەی خراپ. دراوسەی خراپ پەنا بەخوای گەورە قیامەتیان زۆر سەختە و ئەم حەدیسانی کە باسمان کرد بەڵگەن لەسەر ئەوەی عەزێتدانی دراوسەیە یەکێکە لە تاوانە گەورەکان کە ئینسان دووچاری دۆزەخ دەکات.